بەڕێزان ئەوەی یارمەتیمانەیە بۆ فێربوونی باشتر پەیوەستکردنی ڕەمز و دەنگە. زۆر کەس پێڵێ ئەزانی ئەم پیتە ڕووسیا وا ئەخوێنرێتەوەڵین جا بۆچی باشە؟ ئەزان بۆچی باشە؟ مێشکت لە ناوە پەیوەندیەکی خانەدەماری تازە دروستەکە. کاتێک کە تۆ فێر ئەبی ئەوەی کە بە ئینگلیزی ئەیچە و بە ه ئەخوێنرێتەوە، هاوکات فێرەبی ئەمە لە ڕووسیا بە ن ئەخوێنرێتەوە، لە ناوە مێشکت گۆڕانکاریەکی لێبەسەریە. لە زمانی ڕووسیا پیتێکمان هەیە وەکو زەڕبێک وایە و خەتێکیشی لێ دراوە، بزانە ئەوە چۆن ئەخوێنرێتەوە. لە زمانی فەڕەنسیا دووسێ پیت ئەچنە پاڵ یەک و زۆر دووبارە ئەبنەوە، بزانە ئەوە چۆن ئەوترێ. کاتێک کە تۆ ئەچی ئەمانە کۆمەڵێ شتن وەکو چۆن تۆ هەر تەماشای هەر شتێکەکەی ئەتوانی لە ئینتەرنێتە لە ئەندرۆیدیان لە بەرنامەکانی تایبەت بە ئاپڵا بەرنامەیە دابەزیانە بزانە خوێندنەوە نووسینی ڕووسی چییە، خوێندنەوە نووسینی هندی چییە، خوێندنەوە نووسینی یابانی چییە، تۆڵی ئیسفادەی چییە. بەڵام بەڕێزان ئەمە ئەو زانیاریە تازەیە کە مێشک یەکەم جاریەتی ڕوبەڕوویە بێتەوە. کاتێک کە تۆ فێرەبی بە فڵان ڕەمز لە یابانیە وا ئەوترێ، دڵنیا بە مێشکت لە ناو گۆڕانکاریەکی تازە دروستەکە. ئەم گۆڕانکاریە تازانە وا ئەکە مێشکت دواتر بە لێشاو زانیاری وەرگرە. بۆیە هەتا ئەتوانی هێما و دەنگی تازە فێر بە، هەتا ئەتوانی وشە و مانای تازەتر فێر بە. با کەمیش بێ ڕۆژی یەک پیت فێر ببی، ئەگەر چی 30 سانیەش بخایەنێ بەرنامەیەک دابەزێنە بزانە ئیسپانیەکان چۆن ئەخوێننەوە، پێت ئەڵێ ئەم پیتە وا ئەوترێ. مەسەلەن تۆڵی A B C D E کەچی سەیرەکەی ئەو ئەڵێ A B C D U، کەواتە لەم زمانەی ترا ئەم بە نوعێکی کە ئیەکە ئەڵێ. فەڕەنسیەکان بە ئایەکە ئەڵێن، ئی بە ئیەکە ئەڵێن، و بە W ئەڵێن W. کەواتە تۆ کە ئەمە فێرەبی دڵنیا بە لە ناو مێشکتە کۆمەڵی خانە دەمار پەیوەندیەکی تازە دروستەکەن تا تۆ ئەمە بناسیتەوە جارێکی تر. کە بینیت لەوحەیەکی ڕووسیت بینی ئێچێکی تیان نووسرابوو ئەوە ئیچ نییە، ئەوە ئێنە.